بڕۆ لە زۆر شەقامەکانی کوردستان لە شارە گەورەکان ڕەت ئەبی کچ لە ناو کافتریا بانگ دەکاڵێ وەرە ژوورۆ ئافرەتێکیان داناوەڵێ وەرە ژوورۆ حتى يعلنوا بها باوکی نییە دایکی نییە برای نییە بەناوەی ئازادی و بەناوەی حڕیەت و بەناوەی کەسابەتەوە چوەتە دەرەوە حتى يعلنوا بها تۆ نازانی مەلهاکان حتى يعلنوا بها شوێنەکەی ئەکرێ شوێنی مزگەوت ئەکرێتە مەلها حتى يعلنوا بها حتى ئیعلان ئەکرێ و خەڵکی فەخرەکە لەناو گەنجانە فەخرەکە لە زانکۆ دەکەڵم هەیە دوو ژن ئەناسم پیاویان هەیە مەعاش پیاوەکەی داتە من زینای لەگەڵ ئەکەم هەیە بپرسە زۆرە ئەلەم نەوعە بەزمە حتى يعلنوا بها حتى إعلان يكنوا أبيت الدستور وقانون وياسا لناو خلقها جوينا داتي وشتا زنايا كرة تو نيش خلت بك دزية تو بيك حقت نبيه حتى يعلنوا بها